البته دیمەتەر و فکریان ڕوانگە و هەورامیەکە پێی ژیانی و ئاماشاوە چەنێ بابەت و ژینگە پارێزی جەڕاستینە جلوبەرگە هەم پسەواسمێ پاڵێ کە نامەوە تایبەت چانە کلاش بنمونە ئەنێ کلاش یونچە پاڵەیە کە مێژوێ بەلایانی کەم و یەرە هەزار ساڵەژە بەڕاستی ئەنی ئینە پێوێش بابەتێوان کە دەلالەت چانەی کەرەوە کە میلەت و هەورامی جە یەرێ هەزار ساڵێکی واڵتەرەوە خەیاڵ و دروستکردە و دیزاین و پاڵەوە چینێش بێت کە نامش کلاشە ئینە پێوێش گرنگە و تایبەتمەندێتەر ئینە هەم پێی فەقەراتی خاصە و هەم ئینە جە کەرەستەی خامی سروشتی دروست کردووە جەڕاستینە ئێستا ئاپاڵێ پاومن ئەنی ئانە جە بەشێ هەرە فرە و پێگاتەوە ئاپاڵەیە جە ئەساسەنە جە نەوتێن جە نەوتە دروست کردوان جە چەرم و حیوانی تو حیوانە ڕاوکەری پێناو ئانەینە کە چێوەچان شتەنە دروستکەری کردو ئارونەکەمە گۆڕانکاری ملو ئانەی راما بووە یۆتەر چا بابەتە تو بە هەفتە بە دەڕوو تاوی ممارسە و کردنی و کلاشی پێی سەفەری دووری و نیشاکەری ببینەی بوو قاچات بێ بەڵام جەپاڵانە بەڕاستیانە هین مەکریۆ یۆتەر چا بابەتە کە گەرەکمە قسێش سەرکەر و تیشکەش سەر بەڕاستی بابەت و جلوبەرگی هەورامانە دووبارە ئیریچ کەرەستەی خاڵ ڕاستی ئیسفادە کریان و جیاواز چانێکە جە سیستەم و پیشەسازی مۆدێرنینە جە بابەتی تەری سەرچاوی تەری فاڕی و ئیسفادە کەرە ئاریچ چخڕانکە هەڵبەتە مێژوو چخڕانکی پێی وەمین جاری جە هەورامانە ئیریچ ئیسفادە جە مەرەز و حیوانەیە کردی و کە ساڵانە پاچاشە و ئی چخڕانکە ئی جۆرە جلوبەرگی جە هەورامانە پێکەم جاری پسەواتم بەرگن و دماتەر ئینە فاڕیۆ پێی منتیقە و پشدەری و ڕانی و قەڵات زیوانیشە و چاگەی تۆ دووبارە ئی سنعەتە فاڕی و ملۆ پێی منتیقە و بادینانی بەتایبەت پێی منتیقە و زاخۆی و دۆکیوانشە وایسە چخڕانک و زاخۆی بەناوبانگا بەڕاستی و سەبتی ڕاستەقینە وشت چخڕانەیەک ئی خەتە باریکەنە جە هەورامانەوە جە منتیقە و بادینانی زاخۆینە فاڕیپی سەبتەیە و ئانەی جیاواسی نیشانە مرۆچی بابەتەیە چەنی کەواتمە دۆخەوە سروشتی وەش کردیەوە ئینە ئاریش پێی ئانەی گەڵەوە کە جەڕاستینە حیوانش پێی سەرەمە بڕیان پێی مەکوشیەوە پێی ڕاومەکردیەوە پێی دەستوستەوە ئی کەرەستە خامەیە بەڵکو ساڵانە مەرەزەی کە جە حیوانەکەی و ئیسفادە کردی و حیوانەکەیش پسە زیینەی مەنۆ و جە پاژماوەکە و ئاری ئیسفادە کردیونە و کردی و پێی خامەیەوە هەتا دروستکردە و فەرەنجی جەر دووبارە چانەی دروست بۆنە.